5 ڕۆژە تورکیا ژێرخانی ڕۆژاوا دەکاتە ماچ. هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە شەوی 19 مانگەوە دەستی پێکردووە. جیاواز لە هێرشەکانی پێشوو ئەمجارە تورکیا ژێرخانی ڕۆژاوا دەکاتە ماچ. دەستگا مرۆیی و خزمەتگوزاریەکان بنکەی تەندروستی و بینای قوتابخانە، کێڵگە و پەڵاوگەینە و وێزگەی کارەبا و غاز ئامانجی بۆردومان و تۆپبارانەکانی چەند ڕۆژی ڕابردووی تورکیا بوون. لە 19 و 23 مانگدا درۆنەکانی تورکیا وێزگەی کارەبا و غازی شاری دیرکیان کردە ماچ. لە ئەنجامدا لە 3 تۆرباینی غاز 2 تۆرباین لە کارکەوتن. هەروەها لە 6 تۆرباینی وێزگەی کارەبا 5 لە کارکەوتن. بەو هۆیەوە کارەبای شار و شارۆچکەکانی گرکێلەگێ، چل ئاغا، تربەسپی، قامیشلو و چەند گوندێک پچڕا. لە ڕۆژانی 22 و 23 تشرینی دووەم کێڵگە و پاڵاوگەکانی گردەهۆڵ، ئەلئۆدا، وێزگەی نەوتی زەڕابا، کێلحەسەناک، ئەلقەوس، ماشۆقی، تربەسپی کرانە ئامانج و زیانێکی زۆریان بەرکەوت. 23 مانگ تورکیا نەخۆشخانەی ژیان کۆڤید-19 لە ڕۆژهەڵاتی قامیشلو تۆپباران کرد و زیانی زۆری مادی لێکەوتەوە. 19 مانگ کۆگای هەڵگرتنی گەنمەشامی دەغڵودان و پەینی کیمیایی کە نزیکەی 8,000 تۆن بەرهەمی تێدا بووە کراوەتە ماچ. 19 مانگ نەخۆشخانەی کۆڤید-19 کۆبانێ بەهۆی بردومانەکانەوە بە تەواوی ڕووخا. هەروەها 22 مانگ قوتابخانەی کۆرانی قامیشلۆ تۆپباران کرا و پرۆسەی خوێندن لە قوتابخانەکە ڕاگیرە. 22 مانگ بنکەی تەندروستی قەرەموخ تۆپباران کرا کە خزمەتی تەندروستی پێشکەش بە 10 گوند دەکات. هەمان ڕۆژ تۆپخانەکانی تورکیا بورجی پەیوەندیەکانی لە گوندی جێشانی ڕۆژهەڵاتی کۆبانێ کردە مانج و بورجەکە ڕووخا. هێرشەکانی تورکیا جگە لە زیانگەیاندن بە ژێرخانی ئابووری و خزمەتگوزاری ڕۆژاوای کوردستان، هەروەها بۆتە هۆی کوژران و برینداربوونی دەیان هاوڵاتی و شەڕوانی هەسەدە و سەربازی حکوومەتی سووریا. هەرچەندە ڕۆسیا، ئەمریکا، فەڕەنسا و چەند وڵاتێکی دیکە داوایان لە تورکیا کردووە خۆی لە توندوتیژی بپارێزێت و هێرشەکانی ئەو وڵاتەیان وەکو زیادکردنی نائارامی لە ناوچەکەدا پێناسە کردووە، بەڵام تورکیا لە هێرشەکانی بەردەوامە و هەڕەشەی ئۆپەراسیۆنی زەمینیش دەکات.